1910 کارمەند کار دەکا بە هەموو بەشەکانەوە. فڕۆکەخانەی سلێمانی بێجگەلەوەی ئیدارەکەی خۆی چەندین بەڕێوەبەرایەتی ئەوکو بەڕێوەبەرایەتی کارژێڕی، ژمێریاری، کەشتێوانی ئاسمانی، یاسایی، چالاکی زەمینی، تەکنیک، هەروەها چەند بەش و بەشێکی کە چەندینەکە یاریدەرێتیا لە فڕۆکەخانە کە لەژێر چەتری فڕۆکەخانە کارەکەن و لەژێر ڕێنمایەکانی فڕۆکەخانە ئیشەکانیان تاواوکەری ئیشەکانی فڕۆکەخانەی وەکو بەڕێوەبەرایەتی ئاسایشی فڕۆکەخانە، بەڕێوەبەرایەتی گومرگ، بەڕێوەبەرایەتی تەندروستی، باقی فڕۆکەخانە، کوالیتی کۆنتڕۆڵ، بنکەی کەرەنتینە، بنکەی ڤێرتنەری، پۆلیسی هاتوچۆ، پۆلیسی گومرگ، بنکەی بەرگری شارستانی و هەروەها پۆلیسی محەلی با بڵێن کە ئەمانە سەرجەمیان لەژێر ڕێنمایەکانی فڕۆکەخانەی سلێمانی بۆ فڕۆکەخانەی کارەکەن، بەڵام ئیداریەن بەستراون تۆ بە وەزارەتەکانی خۆیانەوە. واتە فڕۆکەخانەی سلێمانی لە چوارچێوەی کارکردنیان وەکو دام و دەستگایەکی گرنگ کە ئەم بەڕێوەبەرایەتیان لە خۆی گرتووە لەژێر ڕێنمایەکان کار دەکا و کاروبارەکانی ڕۆژانە 24 کاتژمێر هەفتانە 7 ڕۆژ بەردەوامە لە هەموو سێکتەرەکانە بە پێ ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان لەلایەک و پێ ڕێنمایەکانی یاسای فڕۆکەوانی لەلایەک کە بەڕاستی ئەمە کارێکە تەنها کارمەندان و بەرپرسانی فڕۆکەخانە ئەتوانن جێبەجێ بکەن و قەدری بزانن و لێرەوە من داوای هاوکاری لە دەستگاکانی ڕاگەیاندن لە هاوڵاتیان لەو کەسانی کە هاتوچۆی فڕۆکەخانە ئەکەن کە هاوکاری ئەو بەرەزانە بن کە لە فڕۆکەخانە کارەکەن چ لە خاڵەکانی پشکنین یا کابینەکان یا هەر سێکتەری کە بۆ ئەوی بتوانین بە باشترین شێوە خزمەتی ئەو بەرەزە بکەین و کاروبارەکانمان جێبەجێ بکەین بە پەیڕەوی ڕاستا و دەوڵەتەکان بکەین. شتێکی کەش ماوە بەڕاستی چالاکیەکانمان ماوە، چالاکی زانستیمان هەیە و هەروەها بڵاوکراوەی زانستیمان هەیە. بەشی ڕاگەیاندن بە پێی کار و چالاکیەکانی خۆی بێجگەلەوەی کە چەندین جار پرێس کۆنفرانس یاخود پەیوەندی لەگەڵ دەستگا ڕاگەیاندنەکان یا ڕێخستنی سیمینار کردووە، بەڵام بەشی ڕاگەیاندن و پەیوەندیەکان لە ساڵی ڕابردووە نزیکەی 352 چالاکی زانستی بۆ سەردانی خوێندکارانی زانکۆ، دواناوەندەکان، بنەڕەتیەکان و هەروەها باخچەیانی ساوا و ئەوانە کە دێن بۆ فڕۆکەخانەی سلێمانی وەکو تیم بۆ ئەوەی شارەزای ئیشوکاری ناو فڕۆکەخانە بن و هەروەها بزان کە فڕۆکەخانە دام و دەستگایەکە بۆ خزمەتی ئەوان و فێری ئەتەچێتی هاتوچۆی فڕۆکەخانەش بن. یەکێک لە چالاکیە گرنگەکانی تری فڕۆکەخانە دەرکردن و ئامادەکردنی 3 پەرتووکە لە بواری فڕۆکەخانە. لە ساڵی 2015 زیاد لەوەی کە ساڵی 2014 کتێبی یەکەم دەرچوو لەژێر ناوی کۆتکراوەی زاراوەکانی ڕێکخراوی فڕینی شارستانی، ساڵی 2015 کتێبی یەکەم لەژێر ناوی ڕێکخراوی فڕینی شارستانی، کتێبی دووهەم لەژێر ناوی یەشێتی نێوڵەتی بۆ گواستنەوەی ئاسمانی و کتێبی سێهەم کە کرا بە دیاری بۆ ساڵی 2016 لە ساڵی 2015 دەرکرا بە ناوی فڕۆکەخانە و گەشت. ئەمە نوسخەکانی لەبەردەست جەنابتانایە، زۆربەی زۆری ڕێنمایی تەندروستی و ڕێنماییە بۆ ئەو کەسانی کە دەیانەوێت گەشتکەن بەرەزان خەڵکانی ئێمە لەبەر ئەوەی لە ساڵانی پێشووە لە ساڵانی ڕژەمەکانی پێشووە بەڕاستی مەحروم بووین لە سەفەرکردن و هاتوچۆ لە فڕۆکەخانەکانە زۆرمان نەشارەزاین و تا ئیساش زۆربەی زۆری خەڵکانی ئێمە سەفەریان نەکردووە و ئەوانەشی کە سەفەریان کردووە کە ئەشتە دەرەوەیان لە ناو فڕۆکەخانە زۆر نامۆن. ئەو کتێبەی کە لە بەردەستانایە چەندین ڕێنماییتیایە بۆ ئەو کەسە کە هێتە فڕۆکەخانە بزانێت چۆن مامەڵە ئەکا و چی پێویستە و نامۆیی پێوە دیار نەبێ فڕۆکەخانەی ئەوە من کە وەکو بەڕێوەبەری گشتی فڕۆکەخانە تا ئەو پەڕی کارمەند ئێمە هەموو خزمەتکاری ئەو کەسین کە دێ بە فڕۆکەخانە و خزمەتکاری خەڵکانی خۆمانین بۆی بتوانین بە باشی ئیشەکانی جێبەجێ بکەین و بە ئاسانی و ئارامی سەفەرەکەی بکە و بە سەلامەتی بگەڕێتەوە کە هیوادارین سەفەری سەلامەتی و خۆشی و گەشت و گوزار بێ. هەرچەندە لە فڕۆکەخانەی سلێمانە چەندین جۆر کەس سەفەرەکە بۆ عیلاج ئەچێ یا بۆ نەخۆشی ئەچێ کە هیوادارین لەمە دوا سەفەرەکان زیاتر سەفەری خۆشی بێ و ساڵی 2016 بێتە مای خۆشی و خۆشگوزەرانی و چارەسەری کێشەکانمان و کێشانی باڵی ئاشتی و سەقامگیری بەسەر کوردستانە و تۆزێک لەو
قەیرانانەی کە بەسەرمانە سەفاوە و ڕێی گرتوین کەم بێتەوە و بێتە هۆی خۆشگوزارانی هاوڵاتانی هەرێمی کوردستان و سەرکەوتنیش بۆ ئێوە و سەرکەوتن بۆ هێزی پێشمەری کوردستانیش زۆر سوپاسانەکەین. یەک ملاحەزە ماوە کاکە ئاواجیان ئەو زیانانەی کە بە فڕۆکەخانە کەوتۆ لە ئەنجامی ئەو 4 ڕۆژوەستانە پێم باشە ژمارەیەکتان بەمێ بۆ ئەوەی بزانین چەند زەرەر و زیان کەوتۆ لە فڕۆکەخانە. زیانەکان هەمە جۆرن زۆر زیان هەیە. ئەو زیانەی کە لە کۆمپانیەکان کەوتن پەیوەندی بە ئێمەوە نییەوە زەرەر لەوان کەوتووە. ئەو زیانەی کە لە فڕۆکەخانە کەوتن وەکو داهات بۆ فڕۆکەخانە لە ماوەی ئەو 4 ڕۆژە زەرەری نیشتنەوەی فڕۆکان، زەرەری فرۆشتنی بەنزینی فڕۆکە، زەرەری ئەو باجانەی کە لە ئەنجامی سەفەرکردنی خەڵک وەرئەژیرێ و هەروەها هی گومرجیش 385,890 دۆلار زیان لە فڕۆکەخانەی سلێمانی کەوتۆ بۆ ئەو 4 ڕۆژە 385,890 دینار 890 دۆلار. سوپاس بەڕێزان چێش پرسیاری هەیە لە زمینی ئەو تا ئێستا داهاتەکان تەواو نەبوو چونکو داهات پێویستەکە حساباتی ختامی تەواو بێ خەرجەکان داهاتەکان کە ئەوە فتریشکە ئیعلانەکرێت ناتوانانی ئێستا هیچ ژمارەیەک نەبینێ. ئێنارتی فەرمووی بەرزان پرسیارەکە دوو جۆرە گەر ئەمنیەت باسکە یاخود چاودێری ئاسمانی باسکە. ئەگەر باسی چاودێری ئاسمانیەکە تۆزانی بۆ زانیاریتان کە دەڵێن فڕۆکەخانەیەکی نێودەوڵەتی واتە ئەوە نییە هەچی سیستم و جیهازەکان هەیە تۆ هەت بێت بۆ کۆنتڕۆلکردنی هەموو شتێک. فڕۆکەخانەی نێودەوڵەتی یعنی گەشتی نێودەوڵەتی لێوەکرێت، پەساپۆرت مۆرەکرێ، فیزە ئەدرێ و گومرجی ئەکرێ لەگەڵ ئاسایشی فڕۆکەوانی. ئەوەی جەناب دەڵێیت لە فڕۆکەخانەی سلێمانی چەندین سیستمان هەیە بۆ کۆنتڕۆلکردنی فڕۆکەکان و نیشتنەوەیان تاکو حەدێکی معەیەن وەکو فڕۆکەخانەکانی تری دنیا. لە هەندێک فڕۆکەخانی زۆر گەورەی دنیا هەیە کە بواری کەژناسی کەم جار هەیە کە فڕۆکەخانەکە دابخە. ئەگەر سەیری فڕۆکەخانی ئەتاتورکن لە ئەستەمبول لە ڕۆژانی ڕابردووە سەدان گەشتیان ئیلغا کردووە لەبەر باری کەژناسی کە ئێمە لە بەراورد لەگەڵ فڕۆکەخانی ئەتاتورکی ئەستەمبوڵە فڕۆکەخانەیەکی بچووکترین و هەروە کارۆچالەشەکان بچووکترە بۆیە وەستانی گەشتەکان بەهۆی بارودۆخی کەژناسیەوە لە هەموو دنیادا ڕوئەدات. زۆرجار لە فەڕەنسا ڕوویداوە، زۆرجار لە ئینگلترا ڕوویداوە، کاریشی ئاساییە. وەکو ئەمنیەتیش کە باسی ئەمنیەتی کرد فڕۆکەخانەی سلێمانی باشترین سیستمی ئاسایشی هەیە هەر لە پشکننی ژێر ئۆتۆمبیلەکانەوە، هەر لە کامەرای چاودێری بۆ شورا و بۆ دەوروبەری فڕۆکەخانە، هەر لە پشکننی سیارە بەکارهێنانی جۆرا-جۆر سەگمان هەیە بۆ پشکننی تەقەمەنی و جۆران دەرمان و هەروە سیستمانەیە جیهازمانەیە بۆ پشکننی مخدرات و دەرمان و چەندین ئامریکا هەیە بۆ پشکننی جانتا و کەسەکان هەمووتان شارەزان. تا ئێستا خۆشبەختانە شتێکی وا لە فڕۆکەخانەی سلێمانی ڕوونەداوە کە بێتە خاڵ بەسەر ئێمەوە و کارمەندانی ئاسایش و ئەفسەرەکان و ئەو بەرپرسانە و دام و دەستگاکانی ترکە لە پشتی ئاسایشی فڕۆکەخانەوە بەڕاستی کار و چالاکیان زۆر زۆرە و چاودێریان زۆر زۆر هەیە و چڕیان کڕێتەوە بۆ ئەوەی هیچ زەرکردنێک یا هیچ خەلەلێک لە بواری ئاسایشی فڕۆکەخانە ڕوونەدا کە ئێمە مای شانازیە بەم بەڕاستی. زۆر سوپاس. بە سەبارەت بە تێرمیناڵی نوێی فڕۆکەخان لە ماستەرپلانی فڕۆکەخانەدا بۆ
ئەم ساڵێندا تو پرۆژەیەک هەیە پێڵم پرۆژەی تێرمیناڵی نێودەوڵەتی لە فڕۆکەخانەی سلێمانی ئەو تێرمیناڵی کە هەمانە تێرمیناڵێکی بچووکە بۆ گەشتی ناوخۆی کرا کاتی خۆی بەڵام کە فراوانمان کرد بۆ گەشتی ناوخۆی بەکارهێنرێ ئەو پرۆژەی کە بەڕێت باسەکەیت ئێمە نردومانە و هەروە هەموو بەرایەکانمان نردوو بۆ وەزارەتی گواستە و گەیاندن و لێەوە چۆتە دەستەوە بەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ دیراسە بەڵام تا ئێستا بەڕاستی وەڵامەکەیان بەدەست نەگەشتوتەوە و ئەو کۆمپانیایی کە ئەو مۆڵەتەی پێبەخشراوە لە بەپی یاسای ژمارە 4 2006 و دەستەوە بەرهێنان هەموو ڕێنمایەکانی جێبەجێ کردووە و دیزاینەکەی تەواو کردووە و ئێستا بەرایەکان لە دەستەوە بەرهێنانی حکوومەتی هەرێمی کوردستان ئێمە چاوەڕی وەڵامی بەڕاستی و ئەگەر ئەو تێرمیناڵە جێبەجێ کرێت زۆربەی زۆری کێشەکانی ئێمە چارەسەر دەکرێت لەگەڵ ئەوەی جەناب تا بۆ پرسیاری دووهەم بەڕاستی ئەوە پرسیارێکە پێویستەکە لە دەستگای ئاسایش بکرێت چونکە ئەوە لە فڕۆکەخانەی سلێمانی چەندین سیستم هەیە بۆ دەستگیرکردنی ئەو کەسانە یەکێک لەو ئەوانە لە چەندین لایەنەوە ئێمە نووسراون بۆیە کە ئەو تاوانبارانە دەستگیر بکرێن کە بۆ ناوانیانە خوارد و ئێمەش ڕەوانەی ئاسایشی فڕۆکەخانەیەکەین ئەوان سیستمی تایبەتیان هەیە لەناو تێرمیناڵە کە سیستمێکی بایسیسە هەر کاتێ بچێتە ئەوێ ئاسایشی فڕۆکەخانە خۆی مامەڵەیان لەگەڵاکە بەڕاستی هیچ ئامارێک لای من نییە ئیستا پێتان بڵێم ئەوە دەتوانن لە دەستگای ئاسایش پرسیار بکەن.